دەچینە یەکێک لە ئۆفیسە سەرەکیەکانی دابەشکردنی غازە گازیەکان لە سلێمانی. لەم ئۆفیسەدا زیاتر لە 8 جۆر لە غازی شلی تێدا دەست دەکەوێت. ئۆکسجین یەکێکە لەو گازانەی لە ئێستادا زۆرترین خواستی لەسرە لەلایەن توشبوانی ڤایرۆسی کۆڕۆناوە لە ماڵەکانیان بەکاری دەهێنن بۆ چارەسەر. حاجی بەهادین یەکێکە لەو بریکارانەی لە ساڵی 1994ەوە خەریکی کارکردنە و مێژوویەکی هەیە لە دابەشکردن و دابینکردنی زۆربەی غازەکان بۆ شارەکە. لە ئێستادا شەو ڕۆژی خستووەتە سەریەک بۆ بەهاناوەچوونی ئەو نەخۆشانەی پێویستیان بە ئۆکسجینە بۆ نەخۆشەکانیان. ڕۆژۆ هەتا ئێستا نە عوتڵەمان هەیە، نە جەژنمان هەیە، نە ئیسراحەتمان هەیە، قەیناکە. ئێمەش هەر باوەکو ئەم تەندروستی سلێمانیە پێشوازی لەم بەڕێزانە بکەین. هەموو ڕۆژێ ئەمە نابێ کاکە وەڵات تەواوە بێ، کاکە هیچ نەبێ لەبەر خوا لەبەر ئینسانیت تەواوە بێ ئەم شتانە. خۆ ئەمە سەرەتایەکە هاتووە لە هەموو عالەما هەیە لێرە نییە. ئێستا وا بزانم بە ڕێزیشتان چەند کەسێکتان بینی ها بە جوملە بیبن نەمان فرۆشت بۆ نەمان فرۆشت. ئەم ئۆکسجین و ئەم جێچە زۆر پێداویستیە. داوا لە هەموو ژەمە بەڕێزانەکەم هی سلێمانی هەموو مەحافەزەکانی خۆیان حەقی کێشەمان نییە. ئێمە گرانەکەوێ هەرزانەکەوێ ئێمە لەو ڕۆژۆ تا ئێستا مەحدودە، سعر نەزیایی کردووە نەیشتێ. ئەم باوکو کوڕەی لەم ئۆفیسەدا کار دەکەن دەڵێن لەو ماوەیەی ڤایرۆسی کۆڕۆنا هاتووەتە هەرێمی کوردستان ئێمە بەردەوام جگە لە شوێنی کارەکەمان ماڵەوەشمان کردووەتە جێگەیەکی دیکە بۆ کەسانەی لە کاتی پشۆکانی خۆماندا پەیوەندیمان پێوە دەکەن و پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە. ئەو پێش ئێمە ئۆکسجینمان بەکارهێنا نەخۆشێگە بوو، کابرا جەڵدە لێیاوە یا سەرەتانێتی یا سیەتی، هەر ئۆکسجین هەر بوونی هەبووە، نەخۆش هەر هەبووە. بەڵام ماوەی 3 مانە کە ڤایرۆسی کۆڕۆنایە بە تایبەت ئەم جارەی ئەخیر ئەم مانەی ئەخیر لۆردێکی زۆرمان لەسرە بۆ ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە. یعنی خەڵک بە تەواوەتی ئۆکسجی بەکارهێنێ. ئەمانەی کە نەخۆشە مناڵن، پیرن، پەککەوتن، هەمووی کە تووشی ئەم ڤایرۆسە ئەبێت ئەترە بێ ئەم ئۆکسجینە بەکاربێنێ. جاری وا هەیە ئێمە لێرەین کە خەڵک بە گریان خۆیەکا بەژوورە ئۆکسجینم بەرێ. مناڵە چۆن داوای شیرەکە لە دایکی یەتە ژوورە ئۆکسجین یا بۆ خۆیەتی یا بۆ باوچێتی یا بۆ دایکێتی. ئەمانێ ئەم جۆرە نمونانە. جگە لە کارگە گەورەکانی بەرهەمهێنانی ئۆکسجین لە هەرێمی کوردستاندا کە لە توانایاندا هەیە گازی ئۆکسجین بۆ نەخۆشخانەکان دابین بکەن، لە ئێستادا چەند ناوەندێکی سەرەکی دابەشکردنی غازەکان هەیە کە زۆربیان لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێن کە قورساییەکیان لە سەر شانی حکومەت کەم کردووەتەوە و هاوکات هاوکاریەکی باشی ئەو نەخۆشانەش دەکەن کە لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە و خۆیان کەرەنتینە کردووە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.